پیازیش گران بوو. ئەو پیوازە بوویتە 1700 بەخۆی زەوانی قەدیم 1700 ژنەکت بدەینە گرانبوونەکەی جیهانیە و لە هەندێک وڵات داوا دەکرێت نەود لە بەرامبەر نەود بێت. جاران وەک ڕازی بوون بە بەشی خودا و قەناعەت دەیان و جا چییە؟ نان و پیاز دەخۆین. لە ئێستادا لە تەواوی جیهاندا قەیرانی پیاز دروست بوو. بۆ لەمە و دووە لەوانەیە پیاز ببێتە ئەو خواردنەی هەموو کەسێک ناتوانێت بیکڕێت. لە سۆشیال میدیا ئێستا بانگەشەی ئەوە دەکرێت پیاز لە بەرامبەر دۆلار تەنانەت قەیرانی پیاز لە وڵاتانەش سەری هەڵداوە کە خۆیان بەرهەمێنەری پیاز. لە ئێستادا لە وڵاتێکی وەک فلیپین ئەگەر لە فڕۆکەخانە پیازت پێ بگرن وەک ئەوە وایە مادەی هۆشبەرە پێگیراوێت. تۆمەتی ئەوە دەدرێتە پاڵ کە بە قاچاق پیاز دەباتە دەرەوەی وڵات. هۆکاری سەرەکی گرانبوونی پیاز دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە هەردوو دەوڵەتی سەرەکی بەرهەمێنەری پیاز کە هەندستان و پاکستانن ڕێژەیەکی کەمتر بەرهەم دەهێنن لە جاران. بەهۆی لافا و بارانی زۆرەوە کە زیانێکی زۆری بە کشت و کاڵی ئەو دوو وڵاتە گەیاندووە بەتایبەت کشت و کاڵی پیاز. ئەمەش بووە هۆی کەمبوونەوەی پیاز و زۆربوونی خواز لەسەری. زۆربوونی خواسیش لەسەر هەر شتێک دەبێتە هۆی گرانبوونی. ئەرێ ئێستا کیلۆی پیاز بە چەند دەکڕن؟